دەستخۆش لە بۆ کاکە دکتۆر زێدان برادۆستی. دکتۆر زێدان دەستی لێ با بینین. سپاس بۆ کەناڵی پەیام. دیارە ئەوڕۆ لە مەراسیمی دانانی بەردی کۆپی بەردی چێلەشین لەو هۆڵەیە کە خەڵکە وشار و ڕووناکبیرەکەی کە بە تەنگ شناس و پێناسەی ناوچەکەی خۆیانەوەن کۆمەڵێک کەرستەی لە کاری ڕاهیکردنی کاری ڕۆژانەیانە کۆ کردبووە لەو هۆڵەیە لەگەر بەردی چێلەشین کە ئاماژەیە بۆ ئۆرارتیەکان قەڵەمڕەوی ئۆراتیەکانە لەو جیاکردنەوەی سنووری ئاشووریەکان لەگەر ئۆراتیەکاندا بە شێوە بە زمانی ئۆراتی و مسماریە لە هەردوو ڕێگەکە باز لە سەرکەوتنەکانیان و باز لە قەڵەمڕەویان و باز لە شناسی خۆیان دەکەن کە مجێسەر پایتەختی ئاینیان ئەو ڕۆژە بووە. ناوچەی برادۆست ناوچەیەکی گەورە و فراوانەوە گەورەترین یەکەی ئیداری ناحیە لە هەرمی کوردستان و عێراق. ئەمە شوای کرد کە ئەم ناوچە فراوانە و شاخاویە بەشێکی زۆری شوێنەوەرەکان لە خۆی بگرێت، بە تایبەت کە پێشتر هەندێک لەو شوێنەوەرانە ڕاگەیەندراون وەکو چێلەشین و تۆپزاوە و ناوچەی مەساسی ڕۆ هەندێک ناوچەی تر. بەڵام ئەوەی کە ئێمە وەکو شوێنەوەرناسێک و وەکو هاوڵاتیەکی ئەم دەڤەرە بە پێویستمان زانی کەەوە دیڕاستەیەکی مەیدانی سەرجەم ناوچەکانی برادۆست بکەین و لە ماوەی ساڵێکدا توانیمان 6 ناوچەی نوێی شوێنەواری تۆمار بکەین. ئەوە ئەم ناوچانەش هەرێک لەوانە شێوەی جیاوازن چەندین قەڵا و کۆشک و دێر و مزگەوت و جۆرا و جۆری شوێنەواری تێدایە کە هەر یەکێک لەوانە بە دەوڵەمەندیەکی تایبەتی ئەو ناوچەیە دەناسرێن کە دەتوانین لە داهاتوویەکی نزیک سەرجەم ئەو شوێنانەوە بە شێوەیەکی زانستی و ئەکادمی وەکو بڕوانامەی پۆست دکتۆرای دوای دکتۆرا تاوتویان بکەین و بیان نووسین بخینە بەردەستی خوێنەرانی کورد بۆی لە شارستانێتی بەشێک لە ناوچەی کوردستاندا کە دەڤەری برادۆستە ئاشنا بن.